ئێمەش لە تەوەریان بەشەمان قساکەین لەسەر ئەوەی کە ئەو هەوڵانەی کە مام جەلال دابوویان بۆ خزمەت گەیاندن بە ئەوەی کە ئازادی لە بواری ڕۆژنامەنووسیا هەبێت و ڕۆژنامەنووسەکانی ئێمە لە کەشێک و ژینگەیەکی ئازادانە بتوانن بنووسن چۆن گۆڕانکاری بەسەر بواری ڕۆژنامەنووسیا هێناوە هەر بۆیە ئەڕێنە لای میوانی بەڕێزی بەرنامەکەمان بەڕێز هەڵمەت هۆشیار کە بۆ خۆشیان ڕۆژنامەنووسن کاک هەڵمەت سڵاو لێبێ زۆر بەخێر بێ ئەبینین مام جەلال بەردەوام تیشکی ئەخستە سەرەوەی کە ئەبێت لە بواری ڕۆژنامەنووسیا ئازادی هەبێت ئازادی ڕادەربڕین هەبێت و هەروەها زۆر تیشکی خستە سەرەوەی کە بە زمانی گوڵیش بنووسرێت ڕەخنە بگرە بەڵام وابێت کە بە زمانێکی گوڵ و نەرمونیانانە بنووسرێت. ئەمە چۆن کاری کردووە سەر بواری ڕۆژنامەنووسی لە دوای هەوڵەکانی بەڕێزیانەوە؟ بەرلۆی بسمەوە سەر وەڵامی پرسیارەکە لێرەوە پێم خۆشە سەری ڕێز و نەوازش بۆ تەواوی شەیدانی ڕێگای ڕزگاری خوازی کوردستان و بۆ جەنابی کۆچکرد و جەنابی مام دانوێنین بەڕاستی بەڕێزیان ڕێگەیەکیان بۆ ئێمە کردوێتەوە ئێمە خچۆتە سەر ڕاستەڕەیە کە بتوانین بە زمانێک بنووسین بەبێ سەڵکردنەوە ڕەخنەکانمان بگرین هەر ئەو فەلسەفەیەشی کردە فەلسەفەی خۆی لە ناو یەشێتی نیشتیمانی کوردستانە مام لەبەرەوەی خۆی ڕۆژنامەنووس بووە لەبەری خۆی لە بواری ڕۆژنامەوانەیە کاری کردو قۆناغی لە قۆناغەکان سەرنووسەری ڕۆژنامە و گۆڤار بووە لە ئازارەکانی ڕۆژنامەوانان تێگەیشتووە لەبەرەوەی فکرە و دنیابینی مام جەلال بە ڕادەیەک فراوان بووە ئەو ئەیزانی ئەبێ ڕۆژنامەنووس ئازادانە بنووسێت ئەبێ نووسەران دەرگای ئازادیان بۆ بکرێتەوە تاوەکو ئەو بەهرەیە هەیەە ئەو بیرکردنەوەیان هەیە بە ئازادانە بیگەێنن بە هاوڵاتیان و بە وەرگران و نووسەران مام فەلسەفەی ینی با بڵێن تێزێکی داهێنا بە تایبەتی لە دوای بڵاوبوونەوەی ڕۆمانی سەگوەڕی مامۆستای کۆچکرد و مامۆستا محەممەد مکری لە شاخ کاتێکە ڕۆمانەکە بڵاوە بێتەوە و ڕۆمانەکە بە زمانێک ڕەخنە لە هەندێک دیاردە ئەگرێت کە لە ناو پێشمەرگە و لە شاخە هەیە مام تێزێکی داهێنا تێزەکە ئەگەر ئێمە لی ورد بینەوە زۆر ژیرانە دایهێناوە کارێکی کردووە کە ڕۆژنامە نووسان و نووسەرانمان بوێرانەتر کارکەن ئەڵێ دابینکردنی ئازادی و ژیان بۆ نووسەران و ڕۆژنامەوانان مام لێرەیە هاتووە ئازادەکەی پێش ژیان خستووە چونکە ئەو باش تێگەیشتووە لەوەی کە ئەزانێ نووسەر پێویستی بە ئازادیە بەر لەوەی پێویستی بە ژیان بێ چەندین نووسەر لەبەر ئەوەی کە ڕێگری لێکراوە ئازادانە بیرکات تووشی مەسەن کۆتایی پێهاتۆ کۆتایی بە ژیانی هێناوە چەندین نووسەر لە دنیا بینیمانە لەبەر نەیتوانێت ئازادانە بنووسی ڕەنگ گەیشتۆتە قۆناغێک تووشی خۆکوژی بوو بە یاخود تیرۆر کراوە بۆیە ئەو لەو تێزەوە بیری کردوێتەوە کە ئەبێ ئێمە ئازادانە بیرکەینەوە ئازادانە ئەوەی هەمانە بڵێن هەر بۆیە کاتێکە ئەو ئەڵێ دابینکردنی ئازادی و ژیان بۆ ڕۆژنامەوانان و بۆ نووسەران لە بەرامبەرە بە پێشمەرگەکان و بەو کاتێک لە شاخ پێیان ئەڵێ ئەگەر محەممەد مکری ئەگەر بەو نەسلیانە پرسی ئەڵێ گولەی پێوە ناون یاخود بە قەڵەم لەسەری نووسیون ئەوان شەڵەن بە قەڵەم لەسەرمان ئەڵێ دەفەرمون ئێوەش بە قەڵەم جوابی دەنەوە لەکوێیە خراپە بە قەڵەم جوابی دەنەوە لەکوێیە ئەزانن بەدڵتانە باشە دەستخۆشی لێ بکەن بۆی فراوان بێتەوە ئەمە لە پێشەکی ڕۆمانەکەیان نووسراوە لێرەوە مام جەلال خۆی ئەڵێ من ئەمەم بە دەرفەت زانی بۆ ئەوەی ئەو تێزی ئازادی کە ئێمە هەمان بووە من خبیرم لێ کردوێتەوە زیاتر پەری پێ بدەین بۆیە ئەم تێزە ئەم بیرکردنەوەی ئەم فەلسەفەیە لە شاخەوە ئەگوازێتەوە کاتێ لە پاش ڕاپەڕین وڵاتەکەمان هەرێمەکەمان ئازادە بێ دێ ئەم فەلسەفەیە لە ناو شارە پەرە پێ ئەدات خۆی دێ لە گەلی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان ئەکاتەوە خۆی بە برادرانی ئەو کاتەی کە شکۆڵ ئەڵێ ڕەخنە بگرن ڕەخنەمان لێ بگرن بۆ ئەوەی ڕاکەم و کوڕەکانمان ڕاستەوەکەین ڕەخنەمان لێ بگرن بۆ ئەوەی کە خوار و خێچەکانمان باشکەینەوە ئەمە ئەو زمانەیە کە مام جەلال لە شاخەوە هێنایی و لە ناو شارە پەرەی پێدا و ئێستاش ئەوەی کە ئەبینین لە چوارچێوەی ئەو تێزەی جەنابی سەرۆک مامایە کە ڕۆژنامە نووسانی ئێمە لەم دەڤەری خۆمانە ئازادانە ئەنووسن ئازادانە بابەتەکەیان بڵاوەکەنەوە بەڵام ئەو هەمیشە تەکیدی لەوە کردوێتەوە ئەڵێ زمانەکان زمانی ڕەخنەکانتان با زمانی گوڵ بێ نەک زمانی نەشتەر بێت تاوەکو بەرامبەری یەکتری بریندار نەکەین کاک هەڵمەت لەوەی کە سەرۆک مام جەلال لە بواری ڕۆژنامەنووسیا پشتێکی زۆر سەرێکی بوو ڕۆژنامەنووسان بەڵام هەمیشە ئێستش کە لەو فیچەرە باینین بینیمان هەمیشە ئەوەی دووپاتە کردەوە کە ڕۆژنامەنووس ئەبێ تێگەیشتوو بێت
خوێنەرێکی زۆر باش بێت ڕۆژنامەنووسە بێت زمانێکی جیاوازی هەبێت بڕوا بە دوای کۆمەڵە شتا بگەڕێکە کەسی ئاسایی نایگا نمونەشی هەبوو هەمیشە باسەکرێ ئێوە پێش خۆمان ئەوە تا مامۆستا برای محەممەدمان هەیە یعنی سێری کەو نمونە جوانە کە چەند لە بواری زمانەوانی و کوردیەکی پارا و ئەو کەسە خوێنەرە ڕۆشنبیرەمان هەیە دەرس لە وەرگرن چەندین نووسەریکەمان چەند گرنگە ئەم پەیامەی جەنابی مام جەلال بۆ ئێستای ڕۆژنامەنووسان هەر بەردەوام کاری لەسەر بکرێت و بۆی کە چۆن ئەڵێن لەم دەڤەرەی خۆمان هەمیشە بتوانین بەپڕیەوە وەڵامی هەموو پرسیارانە بینەوە ئەوەی کە بەڕێزت باسی کرد و ئەوەی لە فیچەرەکەی جەنابی مامە بینیمان بۆ کووتم لە بیدایەتەوە مام چکە خۆی ڕۆژنامەنووس بۆ چونکە خۆی کاری ڕۆژنامەوانی کردووە تێگەیشتووە لەوەی کە ڕۆژنامەوان ئەبێ هەمیشە بە دوواداچوونی هەبێ ئەمیشە سەرچاوی زانیاریەکانی دیار بن بزانێت لە سلێکۆ سەرچاوی زانیاریەکانی کوێیە بەلەبەر ئەوەی ئەو بابەتی کە ڕۆژنامەوان بڵاوی ئەکاتەوە بابەتێکە خەڵک اعتیباری بۆ دانێ بابەتێکە خەڵک جۆی لێ ئەگرێ بابەتێکە ئەچێتە ناو خەڵکەوە بە تایبەتی لە ڕووپەڕی ڕۆژنامەکانە ئەمێنێتەوە لە مێژوە ناکرێ ئێمە بابەتێک پێچەوانەی دابوونەریتی کۆمەلگاکەت پێشکەش بە خەڵکی بابەتێک پێچەوانی بۆ چووی کۆمەلگاکەت پێشکەش بە خەڵکی ناکرێ بابەتێک پێشکەشکەی ناڕاست بێ ئەوەی کە جەنابی مام ئەڵێ هەر بڵێ نە ئەبێ ئێمە ئەوەندە بڵین کە جۆمان لێ ئەگیرێ ئەوەندە ڕەخنە بگرین کە جێگەی خۆی بگرێ لەوە زیاتر ڕەنگە بچێتە قاڵبی تەشیرەوە بۆیە ئەو هەمیشە بلای وایە ڕۆژنامەوان کە نمونەی مامۆستا ئیبراهیم ئەحمەد دێنێتەوە وەکو نمونەیەک ئەوەی ئەمەمان پێ بڵێ لەو پەیام و ڕۆژنامەوان ئەبێ داهێنەر بێت داهێنەر بێ لە نووسینەکانە داهێنەر بێ لە تازەگەر بێ لە بلەو بابەتانی کە بڵاوێ کاتەوە بە دوواداچوونی هەبێ بابەتێک بخاتە سەرمێزی گفتوگۆ کە هاوڵاتیان بە چاوی ئاسایی نایبینن لەبەر ئەوەی هەمیشە چاوی ڕۆژنامەوان ئەو دیویشتەکان ئەبینێ هەمیشە ڕۆژنامەوان بەڕووی ڕخنەیەوە ئەڕوانێ لە بابەتەکان بە گومانەوە تەماشای هەموو دیاردەکانەکە بۆی بگاتە یەقین بگاتە ڕاستیەک بۆیە ئەو نمونەی مامۆستا ئیبراهیم ئەحمەد دێنێتەوە پێمان ئەڵێ ڕۆژنامەوان ئەبێ داهێنەر بێ زمانی پاراوە بێ هەمیشە هەوڵدا زمانە کوردیەکەی خۆی بپارێزێ ئەو لەوێ ئەڵێ مامۆستا ئەحمەد هەسا زمانی کوردی لە زۆر خەوش پاکەوە کرد ئێمەش ئەبێ بیر لەوە بکەینەوە ئایا تا چەند توانیمانە زمانی کوردی لەو خەوشە پاکەینەوە تا چەند توانیمانە نەهێڵین کاریگەری فەرهەنگی بێگانە بەسەر زمانەکەمانەوە هەبێ بەسەر کەلتورەکەمانەوە هەبێ بەسەر شاشەی کەناڵەکانمانەوە هەبێ ئەمە ئەو پەیامەیە سەرۆک مام ئێوە بیگەێنە بە ئێمە زۆر باشە بەڕێزیان هەر لە قسەکانی خۆشتە دووبارەت کردەوە کە زۆر تیشکانە خستە سەرەوەی کە بە زمانی گوڵ بنووسرێت لە ئێستا بەداخەوە بین تووڕەیەک لە نێو زۆرێک لە تاکەکان هەیە لە زۆرێک لە پیشەکان بەداخەوە لە ناو هەندێک لە ڕۆژنامەنووسانیشە ئەکرێت هێشتا لەم سەردەمەشە بەم هەموو تووڕەیەوە تۆ بە زمانی گوڵ بنووسیت وە کار بکەیتە سەر خوێنەر و بینەرەکەت ئەو زمانی گوڵی کەمام قەناعەتی پێێتی زمانێکە پێڵێن هێزی نەرم ئەم هێزی نەرمە هەمیشە کاریگەری خۆی دروستەکە هێزی نەرم کاریگەری زیاتری هەیە لەسەر بیرکردنەوەی هاوڵاتیان جێپەنجەی خۆی باشتر بەجێهێڵێ لەسەر بیرکردنەوەی هاوڵاتیان وەک لەوەی کە ئەو زمانە پۆپۆلیسی کە ئێستا هاتوۆتە ناو میدیای کوردیەوە بەداخەوە لەبەرەوەی هێزی نەرم هەمیشە بەدیلی پێ بۆ ڕەخنەکانی ئەیگرێت کاتێک پێمان ئەڵێ ئەم هێزە خراپە ئەبێ لە بەرامبەر بەو زمانە پێمان بڵێ هێزی بەرامبەر کێ باشترە لەو بۆیە ئەمام جەلال هەمیشە وتوێتی ئێمە بێ بە زمانی گوڵ ڕەخنە بگرین لەبەر ئەوەی کاتێک ئێمە ڕەخنە ئەگرین ڕەخنە لە کەسێک ناگرین کە هاتو ئەو گۆزەی بۆ ئێمە دروستکەوە لە خودی کەسەکە ناگرین ڕەخنە لە کارە هونەریەکەی ئەگرین ئەگەر خەلەلێکی تیابێ ڕەخنە لە ئیشە دەستیەکەی ئەگرین ئەگەر خەلەلێکی تیابێ تێزەکەی بیرکردنەوەکەی جەنابی مام لەو بیرکردنەوەیە کە ئێمە ڕەخنە ئەگرین ئەبێ بەدیلمان هەبێ بۆ ڕەخنەکەمان کاتێک ئەڵێن کە فلانە بابەت نە ئەبوو بەم ڕێگایە ئەبێ پێمان بڵێ ئەی ڕێگای بەدیل چییە ئەوە زمانی ڕەخنەکەیە لەبەرەوەی ئێمە نابێ بکەوینە قۆناغێکەوە تەشیر بە یەکتری بکەین نابێ بگەینە قۆناغێکەوە کە بابەتەکانمان لە چوارچێوە بابەتێکی خۆی تێپەڕێ بچێتە بابەتی شخصیەوە کە بەداخەوە ئێستا گەیشتۆتە ئەوەی کە داشۆرینەکانی هەندێک لە میدیا گەیشتۆتە حاڵەتێکە بابەتی کەسە ژیانی کەسی تێئەکەوێت ئێمە ناین وەکو کەناڵی کورسات وەکو کەناڵی کورسات تەماشایکەین بەڵکو دێین لە دیوی دیکەوە ئەمانەوێت شکاندنەوە بۆ کەناڵی کورسات بکەین بە پێچەوانەوە ئەمە زمانی ڕۆژنامەوانی نییە زمانی ڕەخنەگرتن نییە بەڵکو زمانێکە کە من پێم وایە ئەم زمانە ماوەیەکی کەمە و تێ ئەپڕێ خەڵک بیری لێ ناکاتەوە لەوەی کە ئەوەی کە مام ئەڵێ زمانی گوڵ زمانێکە کە جێپەنجەی خۆی بەجێهێڵێ لەسەر بابەتەکە کاگەمەد جەنابی مام جەلال
یەکێ لەو ڕۆژنامانەی کە بەیانیان خۆی زوو هەر حەزیە کرد بیخوێنێتەوە ئەی بزانم چێ نووسەرەکان چێ بابەتەکانی نووسی کوردستانی نەبوو هەم بەیانیم جەریدەی ئەخوێنەوە پرسیشیە کرد چیان بابەتی نووسیوە چ نووسەرێک ئەمەی نووسیوە هەمیشە بابەتێکی جوانی بەرچاو کەوتایە باسیە کرد ئەیود ئەم بابەتە باش ئەم کەسا بێ سوودی لێ ببینین مەبەستم چیە لەم نمونێ ینی چەند گرنگە ئێمە نووسەری باش ڕۆژنامە نووسی باش ئەمانەی کە کاری باشەکەن پشت گوێ نەخرێن یعنی هەوڵەکانیان کە ئەدرێت کاری باشەکەن ئەو زمانە گوڵە بەکارێنن بتوانین ئێمە قەتریان بزانین بۆی کە بتوانێت هەنگاوی باشتر بنێت چکە میشە خۆی وتکەی و کە دەستخۆشی لە یەکیانەکەم مەسەکەم بۆ جاری داهاتوو پشتی باشتر و باشتر بڵاو کاتەوە ئەمە چەند گرنگە ئەمە بەردەوامی هەبێت و کاری لەسەر بکرێت هەمیشە زمانی هاندان کارێکەکە کە ئەو کەسەی کە کارەکە ئەنجامەدا پڕوزەتر بێت کاتێک تۆ هاندانی بۆ ئەەکەی هەمیشە مام هەوڵی داوە ڕۆژنامە نووسەکانی دەستگا میدیایەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان جیاوازتر بیر بکەنەوە جیاوازتر بنووسن جیاوازتر بابەتەکانیان بخەنە ڕوو بە سادەترین نمونە لە ساڵی کۆتایی ساڵی 2009 وەفدێکی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە خۆشحاڵیەوە بەندەیەکێک بووم لەوانە بەرە وڵاتی چین ڕۆشتین وەکو یەکەم وەفدی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان جەنابی مام تاکیدیە کردەوە ئەوید ئەبێ بچن زۆرترین کەناڵی میدیایی لە وڵاتی چین ببینن زۆرترین دیدارتان لەگەڵ ڕۆژنامەوانەکان نابێ دواتر کە هاتینەوە ڕاستەوخۆ خۆی پرسیاری لێمان کرد ئایا چیمان بینی جیاوازتر لە کەناڵە میدیایەکانی خۆمان لەوێ سیستەمی کارکردن لە ڕووی تەکنیکیەوە چۆن بووە یعنی تاکیدیە کردەوە لەوە ئەمە ئامانجەکەی بۆەوە بوو کە هەمیشە ڕۆژنامەوانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە تازەگەریە بێ لە خۆنیۆکردنەوەیە بێ لەوەیە بێ کە دا نەبڕێ لەو جیایە لەو زانیاری کە لە جیهانایە ئەو پێمانی ئەوە هەمیشە ئەیود ئێوە جیهان بینیەکەتان با فراوانتر بێت بەڵام زمانە دەربڕینەکەتان با کوردیانە بێ با بە زمانێکی گوڵ بێ با پەیوەندی هەبێ بە کۆمەڵگای کوردەواری ئێمەوە پەیوەندی هەبێ بەو سیاسەتی کە سیاست مەدارەکانی ئێمە ئەیکەن وەکو کوردستان بۆیە ئەم بابەتی هاندانە مامجەلال هەمیشەوە تەماشای کردووە کوردستانی نوێ قوتابخانەیەک بووە کوردستانی نوێ و گەلی بە تایبەتی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان ئەم دوو رادیۆ و تەلەڤیزیۆنی گەلی کوردستان و کوردستانی نوێ ئەم سێدا مەزراوەی یەکێتی قوتابخانەیەک بوونە لە کوردستانی نوێ دەیان ڕۆژنامە نووسی بەناوبانگ پەروەردە بوونە بۆیە هەمیشەوا تەماشای کردو ئەو ڕۆژنامە نووسانی کە لە کوردستانی نوێ ئەنووسن ئەبێ ڕۆڵی پەروەردەکار ببینن لە بری ئەوەی ڕۆڵی هەر ڕۆژنامە نووسێک و بابەتێک ببین و بینووسن و تێپەڕن بۆیە ئەو هەمیشەوا بیری کردوێتەوە بەردەوامش دیدار و گفتوگۆی لەگەڵ ڕۆژنامەوانەکانە هەبوو لە کەرکووک بوو بێ ڕۆژنامەوان و نووسەرانی کۆ کردوێتەوە لە سلێمانی بوو بێ کۆیانی کردوێتەوە لە هەولێر بوو بێ کۆیانی کردوێتەوە بەردەوام دەستی هاوکاری بە نووسەران و ڕۆژنامەوانان گەیاندووە ئەمە بۆ چی بۆ ئەوەی کە من لێیم بیستۆ دانیشتوینە لە خزمەت جەنابیانە وتوێتی ئێمە کە ئازادیمان بۆیان فراهم کرد پێویستە ئەنجا ژیانیان بۆ فراهمکەین بۆیە هەمیشە دەستی بە ڕۆژنامەوانانەوە هەبووە هەمیشە ڕێزی تایبەتی بە ڕۆژنامەوانان داناوام جەنابیمە زۆر باوەڕیان بە ڕەخ نەبوو لە تەنانەت دەیانوت ئامادەن لە خۆیانەوە یەکەم کەس بن کە ڕەخنە بگیرێت بۆی کە ببێت بە نەریتێک لە ناو کۆمەڵگایەوە بێگومان ئەمەی داوا ئەکرد لە ڕۆژنامە نووسانیش کە ڕەخنە بگرن ئازادی ڕادەربڕنیان هەبێت و بەڕێزت وەکو کەسێکە لەو سەردەمەشە ئەزمونت هەبوو ئەزمموی کارکردنت هەبوو لاانێ ئێستا زۆرێک لە دەسەڵاتەکان ئاستی جیهانە بترسن لەوەی کە ڕۆژنامە نووس ئازادی ڕادەربڕینی هەبێت ڕۆژنامە نووس ڕەخنە بگرێ لا دوایە تا چەند ئازادی ڕادەربڕینی ڕۆژنامە نووس لەو سەردەمە ئەوەی کە ڕەخنەی ئەگرت لە جێی خۆیە ئەمە وای کردبوو گۆڕانکاری ئەرێنی لە کۆمەڵگایە دروست بکرێت ئەو پاشخانە معریفی و ئازادی کە جەنابی مام بۆ ئازادی بۆ ڕۆژنامەوانانی فراهم کردبوو هەر ئێمەی ڕۆژنامەوانانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە دەستگاکانی ئەو حزبە کارمانە کرد هەر ئێمە سوودمان لێ نەبینی بوو بە مێژوو ڕۆژنامەوانی کوردیە لە پاش ڕاپەڕیناگەر بگەڕینەوە ئەبینین زۆربەی زۆری ڕۆژنامە ئەهلیەکان لە سنووری دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستانە دەرەچێت زۆربەی زۆری کەناڵە میدیایەکان بە ئێستەشەوە کە دێن قسە بە یەکێتی نیشتیمانی کوردستانەکەن ڕەخنە لە یەکێتی نیشتیمانی کوردستانەگرن لە سنووری ئێمەیە ئازادن لە سنووری ئێمەیە کارەکەن تەنانەت کەناڵی گەورە هەیە
کاتێک کە مەترسی ئەکەوێتە سەر ئەوەی کە کەناڵەکەیان بەر هێرش بکەوێ دێن و سینگە لە سلێمانیە کاتەوە بەشێک لە بەرنامەکانی لە سلێمانیەوە پێشکەشەکە. ئەمە ئەو پاشخانە گرنگەی ئازادیە کە جەنابی مان بۆمانی فراهەم کردووە. وجودی جەنابی مان بۆ ئێمەی ڕۆژنامەوان وجودێک بوو کە هەمیشە هەستمانە کرد کێوێک لە پشتمانەوەیە، هەستمانە کرد هێزێکی گەورە هەیە بەرگریمان لێکە بڕوا ئەکەن ئەو هەموو ڕەخنەیە لە مام جەلال ئەگیرا، ئەو هەموو ڕەخنەیە لە سیاسەتی مام جەلال ئەگیرا، هەر لە کاتی سەرۆکایەتی کۆمارەوە، هەر لە کاتی کە لە کوردستانە سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ یەک ڕۆژ سکاڵایەکی لەسەری ڕۆژنامە نووسێ تۆمار نەکردووە. ئەگەر سکاڵایەکیش هەبوو بێ من بیرم دێ وابزانم لە کاتی سەرۆکایەتی کۆمارە بوو سکاڵە سەرۆکایەتی کۆمار سکاڵایەکیان تۆمار کرد خۆی زۆر بەدڵ فراوانانەوە ئەم بابەتەی هین کرد و هەڵپەسارد و سکاڵاکەی کشانەوە چونکە پێی وابوو ئەبێ بە زمانێکی جیاوازتر جوابێ وەڵامی ڕۆژنامە نووسان بدرێتەوە. مام جەلال تەنانەت ئازادی ڕادەربڕنی لای مام جەلال گەیشت بۆیە ڕادەیەک من لە کۆبوونەوەی لەگەڵی دانیشتومە ئەیود ئەگەر کەسێک جنێوی پێمدا گردنی ئازا بێت ئێوە وەڵامی مەدەنەوە لەبەرەوەی ئەوید من سەکۆی ئازادیم کردوێتەوە لە سلێمانی با بچن ڕەخنەم لێ بگرن هاو نیشتیمانیان بچن ڕەخنە بگرن لەوێ کەواتە ئەمە وای لێمان کردبوو ئێمە ئازادانەتر بنووسین بە ئێستاشەوە ئێمە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سیاسەتێکە لەسەر و پاشخانی مام جەلال ئەڕوات ئەبێ ڕۆژنامەنووس ئازاد بێ من دەیان بابەتی ڕۆژنامەوانی نووسی و ڕەخنەم لە یەکێتی نیشتیمانی کوردستان گرتووە ڕەخنەم لە سیاسەتی هەندێک سیاسەتی حزبەکە گرتووە ڕۆژێ لە ڕۆژان بە من نەوتراوە تۆ بۆ ئەوە نووسیوە ڕۆژێ لە ڕۆژان ڕەخنەیەکم ینی ڕوبەڕووی سزا نەبوومەتەوە چونکە مام جەلال فێرمانی کردووە ئەبێ لە ڕەخنە لە خۆگرتنەوە دەست پێ بکەین دواتر بچینە ڕەخنە لە بەرامبەرەکەمان بگرین. هەمیشە ئەو خوێندنگەیەک بووە بۆی کە ئێمە هەتا چەندینەوەی کەشکە بزانین چۆن ژیانەکەین چۆن ئازادیمانەیە چۆن هەڵسوکەوتەکەین هەمیشە کەسمان وا بە گەورە نەبینیوە کە بتوانین لی بترسین ترس نەبووە لەم ناوچەی ئێمە ئێستا ژەی بینین ئای زۆر کات پرسیارەکرێت سەرۆکەکەمان لەسەر شەقامێکە سەرۆکەمان لەسەر شەقامێکە بەڵام لەناو خەڵکە ئازادەکەی خۆیان ئەمەش ڕێبازی جەنابی مام جەلالە بۆیە بە هەمووانە بێت لەسەر و ڕێژکێ بەردەوام بین. بابەتیشی کێ زمانەوانی ینی باسی بابەتێک کرد زۆر شوێن هەیە ڕەخنەمان لێگرێ یان قسە ئاکات جەنابی مام جەلال زۆر گرنگی بە بابەتی زمانەوانیە لە ڕۆژنامە نووسیانی زمانێکی پارا و بەکاربێن ئەی زۆر شوێن زمان نازان قسە بکەن بەڵام ئێوە هەر باش دەربڕن ئەمە چەند بابەتێکی گرنگە کە بتوانین لە بواری ڕۆژنامە نووسیا کاری پێ بکەین و بتوانین زمانێکی پارا و شیرین دەربڕین بۆ خەڵکەکەمان. کاک سەرکۆ مام دیاردەیەک بوو خی گەورە بەم نیشتیمانی ئێمەی بەخشی بوو لەبەرەوەی هەموو کایەکانی ژیان مام جەلال ئەزمموی تیا کردبوو لە هەموو کایەکانی ژیان مام جەلال شارەزایی هەبوو مام جەلال زۆر باش تێگەیشتە بوو لەوەی کە زمانی ڕاگەیاندن زمانێکە کاریگەری لەسەر زمانی گشتی کۆمەلگا دروست دەکات بۆیە هەمیشە ئەو پێی وابوو ئەبێ زمانی ڕاگەیاندن زمانێکی کوردی پاراو بێ زمانێک بێ هەمیشە جیاوازتر لە زمانەکانی دیکە ئەو پێی وابوو ئەبێ ئەو زاراوە جوانانە کوردیانە لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە بگاتە خەڵک کاکە وەرە بڕوانە ئێمە ئەبینین ئەگەر ئێمە زمانێکی یەکگرتووی ڕاگەیاندنمان هەبووە لە هەرێمی کوردستانە ئەمانتوانی شانازی بۆ بکەین کە ئێمە زمانێکی یەکگرتومان هەیە بۆ کارکردن هەر یەک زاراوە هەیە بۆ نەوشەیەکەیە کورسات بە شێوازێ بەکاری دێنێ گەلی کوردستان بە شێوازێ بەکاری دێنێ کەناڵەکانی دیکە بە شێوازێکی تر بەکاری دێنن ئەمە نیشانەی ئەوەیە کە نەمانتوانێەوە زمانێکی یەکگرتووی ڕاگەاندنمان هەبێ بۆیە مام جەلال هەمیشە ئەیوت با زمانەکەتان زمانێکی کوردی پاراو بێ با لەبەر ئەوەی ئەمە کاریگەری لەسەر چی هەیە هەمیشە بیرکردنەوەکانی مام جەلال دوورمەوداتر بوو لە خەڵکی ئاسایی ڕەنگە ئەمە پێمان وابێ ئەو مەبەستی زمان بووە تەنها بیوە زمانێکی کوردی جیاواز بنیاد بنیا خود بە خەڵک پیشاندان نە ئەو ئەیزانی کاریگەری دروستکردن لەسەر زمان کاریگەری دوزار کاریگەری ئەبێ لەسەر فەرهەنگی نەتەوەکەمە دوزار کاریگەری ئەبێ لەسەر کەلتوری نەتەوەکەمە ئێستا کاتێک منداڵی ئێمە فێرە بێ بە زمانی ئینگلیزی و شەو دەربڕینی ئینگلیزی بەکاردێنێ ئەمە وامان لێکا منداڵەکانمان لە ڕووی ئەتەکێت و هەڵسوکەوت و جلوبەرگیشمانەوە کاریگەری لەسەر ڕۆژ ئاوا ینی متەسیر بێ بە ڕۆژ ئاوا کاریگەری لەسەر بکە ئێستا ڕەنگە وامان لێ هاتبێ گەنجی کوردمان هەبێت نەزانێت
جلە کوردیەکەی بپۆشێت یعنی وای لێ هاتووە من چەندەها گەنجم بینیەوە من بە حکمەوەی کە مامۆستا بوومە ناو پەیمانگاکانە ئەزانم گەنجی کوردماوتی لە ژیان مەجلی کوردیم نەپۆشتیوە گەیشتووەتە قۆناغی پەیمانگا و زانکۆکان یعنی ئەمە کاریگەری هەیە بۆیە ئەو هەمیشە وتوێتی زمان کە ئێمە توانیمانە زمانی خۆمان بپارێزین بۆ ئەوەی کەلتورەکەمان بپارێزین بۆی کەلتورەکەمان کاریگەری بێگانی لەسەر نەبێت کۆڕی زانیاری کوردیمان هەبوو لە سەردەمی دڕندەترین حکومڕانی لە عێراق کە سەردەمی حیزبی بەعز بووە کۆڕی زانیاری کوردی کارێکیان کرد نەیانش زمانەکەمان لە ناو بچێت ئێستاش من زۆر جا ئەگەڕێمەوە بە ئەرشیفی گۆڤاری بەیانە ئەگەڕێمەوە بە ئەرشیفی گۆڤاری ڕەنگینە ئەگەڕێمەوە بە هەر ئەرشیفی هەندێ ڕۆژنامە کوردیەکان کە لە پێش ڕاپەڕین دەرچووە زمانی ئەو کاتە زۆر پاراوتر بۆ لەو زمانەی کە ئێستا زۆرێک لە ڕۆژنامە نووسەکانی ئێمە پێنووسن ئەمە بۆچی ئەمە لەبەرەوەی ئەو نووسەرانی ئەوساکە لە ڕۆژنامەکانە کاریان کردووە و بابەتیان بڵاو کردوێتەوە بۆ خۆیان فلتەرێک بوونە بۆ خۆیان جۆرێک لە دەرگاوان بۆ نیان هێشتووە هەموو زمانێک کاریگەری زمانی بێگانە بەسەر بابەتەکانەوە هەبێت کە بڵاوە بێتەوە کاتی خۆی ئەگەر نووسەرێک ڕۆژنامە نووسێک بابەتێکی لە ڕۆژنامەی بەیان لە گۆڤاری بەیان بڵاو یا لە ڕۆژنامەی لە گۆڤاری کاروانە بڵاو کردایەتەوە بڕوا بکەن ئەو پەڕیشانازی بوو بەڵام ئێستا فەیسبووکەکانمان و شاشەی مۆبایلەکانمان و سۆشیال میدیاکان هەموو سانسۆرەکانی تێپەڕان لا دوایە کاکەڵمە چی گۆڕاوە کاوە ڕۆژنامە نووسانی ئێمە سەرباری ئەوەی کە دۆخەکە زۆر باشتر بووە لە وەختا بەڵام بەداخەوە ئەبینین فیلتێرەکە کە خۆت باست کرد هەر یەکان بەسەر خۆیانەوە هەیان بۆ ئەو کاتە ئێستا کەم بۆتەوە خۆی یەکێ لە کاریگەریە گرنگەکان کاریگەری ئەم بابەتی تەکنەلۆجیایە کە هاتوۆتە کایەوە لە بابەتی ڕۆژنامەوانیە ئێستا خەڵک هەرچی چۆنێ بێ توانێت بابەتەکانی خۆی بڵاو بکاتەوە بەڵام ئەمە گرنگە ڕۆژنامە دەستگا میدیا حەقیقیەکانمان نەکەونە ژێر ئەم کاریگەری ئەم شەپۆلەوە نەکەونە ژێر کاریگەری ئەم شەپۆلەوە بۆ ئەوەی بتوانن پارێزگا لەبەرەوەی ئەوەی سۆشیال میدیا قۆناغێکی کەمە تێئەپەڕێ ڕەنگە بۆ ماوەیەکی کەم بێ و تێپەڕێ بەڵام ئەرشیفی کورسات ئەمێنێتەوە 20 ساڵی تر توێژەرێک دێ لەسەر ئەرشیفی کورسات لێکۆڵینەوە ئەکا لەسەر زمانی کورسات لێکۆڵینەوەکە لەسەر زمانی گەلی کوردستان لێکۆڵینەوە ئەکا ئەمەیە کاریگەریەکانی دروست کردووە بەداخەوەکوتم ئێستا ئەوەی کە پێی ئەڵێن بە کوردیەکەی خۆمان ڕێکخەرمان نەماوە لە ناو زمانەوانی لە دەستگاکانی میدیا لە جیهانە پێڵێن ئیدیتەر یا بۆ زمانەوانی زۆر جاکە ئێماڵین لە بابەتی نووسینە پێویستە سانسۆرێکە بێ سانسۆرەکە بەمانە ئەوە ناتۆ زانیاری سانسۆرەکەی بەمانای ئەوەی بێ چاکسازی بۆ زمانەکەت بکەیت لە شوێ زانیت ئەم زمانە کوردیە هەڵەیە خەریکە بەر کاریگەری ئەکەوێت بۆیە هەمیشە مامبیری لەوە کردوێتەوە چونکە زانیوێتی زمان چ کاریگەریەکی بەسەر کۆمەڵگاوە هەیە زمان چ کاریگەریەکی بەسەر فەلسەف بەسەر فەرهەنگی کوردەواریەوە هەیە باشە جا کاک هەڵمەت بەداخەوە ئێستای بنین بێمتمانەیش دروست بووە بە بواری ڕۆژنامە نووسی ئەرکی ڕۆژنامە نووس لەم سەردەمەیە چیە بۆەوەی کە ئەو متمانەکە لە دەست چوە بیگەڕێنێتەوە ئەو هۆشیاری و ڕاستگۆیە کە مام جەلالوتی ئێستاش خەڵک تایە ببینێت و باوەڕی پێ بکە ئەرکی ڕۆژنامە نووس پێم وایە لە ئێستا زۆر قورستر بووە لەسەر ئەوەی کە بتوانێت متمانەیەکی جیاواسر لە لای هاوڵاتیان دروستکات ئێستا سەدان و هەزاران پەیجی بێدایک و باوک لە گۆڕەپانەکانە هەن میدیا هەیە میدیای زەبەلاح هەیە زانیاری بێبنەما بڵاو ئەکاتەوە لە ئێستا ئەرکی ڕۆژنامەوان قورسە بۆ ئەوەی بتوانێت سەرچاوی زانیاری دروستی هەبێت لە ناو ئەو هەموو لێشاوە زانیاری کە بە هاوڵاتیان و خوێنەران و وەرگرانی ئێمە ئاگات کە لە 180 نەبێناوەڕۆکن لە 180 بێزانیارین بتوانێت جێگەی خۆی بکاتەوە پێگەی خۆی بەهێز بکە بۆ ئەوەی وەکو ڕۆژنامەوانێک وەکو کەناڵێکی میدیایی باوەڕ پێکرا و متمانە پێکرا و خەڵک متمانەی پێ بکات ئەمە زۆر قورسە لە ئێستای قورس بووە ڕاستە ئێمە سەرچاوەکانی زانیاریمان فراوان بووە بەڵام تۆ چۆن بتوانیت جێگەی و پێگەی خۆت بەهێز بکەیت چۆن بتوانی ئەو متمانەی لای هاونیشتیمانیان دروستکەی کاتێک کە تۆ زانیاریەک بڵاوەکەیتەوە هاونیشتیمانیان با قەناعەت پێ بکەن بڕوات پێ بکەن کە ئەم زانیاری تۆ جیاوازترە لەو زانیاری کە من بڵاوی ئەەکەمەوە ئەم زانیاری کە تۆ بڵاوی ئەەکەیتەوە جیاوازترە لەو ئەو داتایی کە تۆ بڵاوی ئەەکەیتەوە جیاوازتر لەو داتایی من کە بڵاوی ئەەکەمەوە بۆیە ستایلی کارکردن ستایلی شێوازی کارکردن کاریگەری خۆی زۆر ئەبێ لەسەر وەرگرانی ئێمە من هەمیشە لە کاری میدیاییە نەبێتە وەسفی ڕوبەڕوو هەمیشە نمونەی کورسات دێنمەوە
ئەڵێم کورسات توانێتی متمانەیەکی وا لای هاوڵاتیان و وەرگرانی ئێمە دروست کات کە دایک و باوک بەبێ مەترسی لەسەر کورسات بەجێ بێڵن بۆی مناڵەکانیان تەماشایکەن. من میدیاکارم ڕۆژنامەوانم تێ ئەگەم ڕۆژنامەوان دایک و باوکە ئاگادار نەبن میدیا چ ژارێک بڵاوەکاتەوە ناو کۆمەڵگایە ناو خێزانەکانە. ڕەنگە دایک و باوکی من ئەوە نەزانن لەبەرەوەی ئەوان هەروە تێگەیشتون شاشەی میدیایە و بیری لێ ئەکەنەوە خەڵکێکی ئاسایی تێنەگات. بەڵام گرنگە ئێمە بزانین سێرچ کەناڵێکەکەین، گرنگە کەناڵەکانش بیر لەوە بکەنەوە چۆن پەروەردەیەکی میدیایی پێشکەشەکەن، چۆن بتوانین هاونیشتیمانیانمان هۆشیارکەینەوە کە باوەڕ بە هەموو سەرچاوەیەکی زانیاری نەکەن، چۆن بتوانین پەروەرد کۆمەلگاکەمان لەسەر بۆ پەروەردە بکەین کە پێویستە میدیا بەم زمانە کار بکات. کورسات هەمیشە بیری لەوە کردوێتەوە کە پارێزگاری لە فەرهەنگی ئێمە بکات، پارێزگاری لە کەلتوری ئێمە بکات. بۆیە من هەمیشە وتومە هەرێمی کوردستان پێویستی بە چەند کورساتێکی تر هەیە. کورسات بۆ خۆی بۆتە دیاردەیەک، وەکو نمونە ئەیڵم کە لە کورساتم بۆتە دیاردەیەک بۆ خێزانی کورد کە ئێمە بەبێ ئەوەی سڵمان هەبێت لەسەر کورسات دانین ئەمە متمانەیە توانێتی دروستی کات، چونکە کاریگەری نەبووە لەسەر ئەو شەپۆلەی کە سۆشیال میدیا و کە میدیای جیهانی هەیبووە توانیوێتی سوودی لێوەرگن لە ڕووی تەکنیکەوە، لە ڕووی دیکۆرەوە، لە ڕووی ڕووناکیەوە، بەڵام لە ڕووی فەرهەنگەکەی خۆیەوە نەیهێشتووە کاریگەری لەسەر دروستکات. من دەستخۆشییان لێکەم، دەستخۆشیش لەوە ئەەکەم کە توانیوانە ئەو زمانە گوڵەی کە جەنابی مام هەمیشە بانگەشەی بۆ کرد بەو زمانە کاریگەری دروستکەن. هیوادارم کە ئێمە بتوانین پەروەردەیەکی میدیایی ئەوەی کە مام باسێکا بۆمان، ئەوەی کە مام هانمانەدا لەسەری پەروەردەیەکی میدیایی باشمان هەبێ تاوەکو ڕۆژنامەوانانی ئێمە بتوانن باشترین هەواڵمان پێشکەشکەن، باشترین زانیاریمان پێشکەشکەن، دەسەڵاتەکەشمان پانتایی ئازادیمان بۆ فراوانتر کات تا ئەو ڕادایی ئازادیەکانی من سنووری ئازادیەکانی تۆ نەبەزێنێ. دەستەکانی خۆش زۆر سپاس بۆ تۆ، سپاس بۆ ئامادەبوونێ، سپاس بۆ دانپێدانەی کە ڕێزێک بۆ کورساتە. کورساتی هەمیشە و تومانێمە لەسەر و ڕێزکیە هەر بەردەوامە بین لە کارمەندەکانمانەوە هەمووی بەگشتی هەتاوەکو بەڕێوبەرەکەشمان هەر ئەو پەیامەمان هەیە کە بتوانین لە هەموو ماڵێکا بین چکە کورسات ماڵی هەمووانە. دووبارە سپاس بۆ ئامادەبوونێ، زۆر خۆشحاڵ بین کە لێرە. دەستی ئێوەش خۆش بێ و سپاسیمان لەبوونتانەکەم. دەستان خۆش، دەست خۆشکاری.